گوندێکی سەر بە قەزای چەمچەماڵ گلێ و گازاندە لە وەزارەتی کارەبا دەکەن بۆی جێبەجێکردنی وێزگەیەکی کارەبا لەسەر زەوی گوندەکەیان. دانیشتوانی گوندی گورگەی چاوسوور دەڵێن وەزارەتی کارەبای وێزگەیەک لە گوندەکەیان جێبەجێ دەکات و پابەندیە و ڕووبەرە زەویە نەبووە کە بۆی دیاری کراوە. کێشەمانەوەیە خزمەتگوزارم کارەبایە هاتووە بۆ ئێرە لاریمان لەوە نییە بۆ خزمەتی شارەکەمان بێ، بەڵام کێشەی تێکردووە بە هیچ شێوەیە نایەنەتە قەناعەت دیەکەمان تەنراوە ئەوە خانووەکەی منە ئەوە ماڵە بە کارەبایکی بەقەوەت اینجا بە هیچ شێوەیە حساب بۆ ئێمە نەکراوە لەم دێیە بە هیچ شێوەیە جەنابی قایمقام نایەتە ژێر ئەوەی کە بڵێ ئێمە ئەم ئەرزەمان هاتوینە دامانە بە هەدیەش دامانە پێی ئێمە ئەم ئەرزە 50 بە 50مان داوە پێی سات 9.5 داوەتە دەمی هەر لاریشمان نەبوو تا ئێستا هیچ کێشەیەکیشمان نەبووە لەگەڵا، بەڵام ئێمە کێشەکانڵین وەرە حەلیکەن حەل نایەن هیچیان نایەن. گەورەترین کێشەی ئێمە دانانی ئەم وێزگەی کارەبایە لێرەدا، ئەم وێزگەی کارەبایە کە هاتۆتە ئێرە داوای زەویەکی کردووە 50 متر بە 50 متر کە ئەکاتە 2500 متری چوار گۆشە، بەڵام هەساوە بەبێ هیچ پرسکردنێ بەبێ هیچ حسابێکت بۆ بکە ئەم زەوی گەورە کردێتەوە گەاندوێتی بە 20,000 متری چوار گۆشە. ئەم کۆمپانیایە نەقەرەبووە کاتەوە، نە کارمەندت بۆ دەمەزرێنێ، نە کرێکارت بۆ دانەدا، نە سیارەیە کرێنمان هەیە چەندین کرێنمانەیە کرێن لە سلێمانیێنە کاکە ئەم کۆمپانیا تەنانەت لە سلێمانی شۆچمنتۆکەی هێنێ کۆنکرێتەکەی ئەوە چەمچەماڵ کۆنکرێتی تێدایە بۆ لە شارەکانی ترەوە بێ مادام بۆ خزمەتی شارەکەمە با خزمەتی خەڵکی شارەکەیشم بکە. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵش دەڵێ دانیشتوانی ئەو گوندە دەتوانن گلەیەکانن لە ڕێی یاساوە دەست بە وەزارەتی کارەبا تۆمار بکەن. پرۆژەکە پرۆژەی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی وزەی کارەبای سلێمانیە لەلایەن ئەوانیشەوە سەرپەرشتی ئەکرێت بودجەکەیشی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە دابین کراوە. دیارە بابەتی قەرەبووکردنەوە بابەتێکی یاساییە ئەو هاوڵاتیە بەڕێزیانە هەر بەڵگەیەکی یاساییان هەبێ ئەتوانن داوا لە دادگای چەمچەماڵ لە دژی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی تۆمار بکەن و یاسا هەر مافێکیان باتێ بە شێوەیەکی یاسایی بۆیان جێبەجێکرێت لایەن وەزارەتی کارەباوە. دانیشتوانی گوندی گورگەی چاوسوور ڕەخنە لە وەزارەتی کارەبا دەگرن کە ڕووبەرێکی زیاتری لەو گوندە بۆ پرۆژەکەی بەکارهێناوە و هەلیکاریشی بۆ خەڵکی گوندەکە لە پرۆژەکەدا زامن نەکردووە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.